حزب کوردستانیەکانی کەرکووک داوا لە هاوڵاتیان دەکەن بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و کەرکووک بەجێ نەهێڵن. لە کۆبوونەوەی بەرپرسی یەکەمی حزب کوردستانیەکان ڕووداوەکانی هەفتەی ڕابردوو تاوتوێ کران و هەموو لایەک هاوڕابوون کورد بە قۆناغێکی هەستیاردا تێدەپەڕێت، بۆیە پێویستە هەنگاوەکان بۆ دەربازبوون لەم قۆناغا خێراتر بکرێن. هەوڵماندا ئەوانەی کە ڕووی داوە هەوڵ بدەین سەردەم بارەگا حیزبیەکان بگەڕێتەوە شاری کەرکووک و هەوڵ بدەین بمانەوە نەمانەوێت تەنسیق و هەمانجیەک بکەین لەگەر ئیدارەی شارەکە. دوێنێ هاتن سەردانی ئێمەیشیان کرد گوتیان ئێمە بەرامبەر هیچ حیزب و هیچ کەسێک و هیچ لایەنێک هیچ کێشەیەکمان نییە و هەوڵ بدەین بە زووترین کات هەموو لایەکمان خەڵکی خۆمان بگەڕێ، خەڵکی ئاوارە کەوانەی ئاوارە بوونە بگەڕێنەوە شاری کەرکووک کە بەڕاستی ئەگەر کەرکووکمان خۆشەوێ، ئەگەر میلەتەکەمان خۆشەوێ، حزوری ئێمە لەم کات و ساتەدا زۆر میمە. دوای ڕووداوەکانی هەفتەی ڕابردوو جگە لە ئاوارەبوونی سەدان خێزانی کورد لە شارەکە، بەشێک لە بارەگای حەزبە کوردستانیەکان لە کەرکووک داخران و چۆڵکران، هەروەک پێشمەرگەش لە ناوچە جێناکۆکەکان پاشەکشەی کرد. بەرپرسی مەکۆی بزوتنەوەی گۆڕانیش لە کەرکووک دەڵێت پێویستە گۆڕانکاری ڕیشەیی بکرێت و وەفدی نوێ بۆ نوێنەرایەتی کورد بچێتە بەغداد و بە پلانی نوێوە کێشەکان چارەسەر بکرێن. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی ژوێ ڕێداواکردن لە هاوڵاتیان بۆ گەڕانەوە بۆ ماڵ و حاڵی خۆیان دوو پاتی دەکاتەوە بەرەی ڕیفراندۆم شکستیان هێناوە و پێویستە داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن. دیارە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان دوێنێ کۆبوونەوەی جیڤاتی نیشتیمانیمان کرد، پێمان وایە بەرەیەکی ڕزگاری ئەبێ دروست بێ و ئەبێ حکوومەتێکی ئینقاز دروست بێ و ئەو حکوومەتەوە دەموچاوی تازە بەڕاستی بچێت لە عێراق گفتوگۆ بکە بۆی هەموو مافەکانی گەلی کورد بەڕاستی جێبەجێ بکرێت. ئێمە قەنەعەتمان وایە ئەو هەڵەی کە کراوە کە کاتەکەی گونجاو نەبوو، وەکو هەمومان ئاماژەمان پێدا کە کاتی ڕیفراندۆم کاتەکەی گونجاو نەبوو دەبێ دان بۆ هەڵەدا بنین و بە خەڵکی خۆمان ڕاشکاونە بە خەڵکی خۆمان بڵێن کە کاتەکەی گونجاو نەبوو دۆبوو ئەو پێشنیارەی بە تایبەتی ئەمریکا ئەو نامەی ئەمریکا ماخسایەتە بنچینەیەکی باش بوو ئەوەی مانتوانایە لە کات و ساتێکی ترا ڕیفراندۆم بکەین بۆی گەلەکەمان تووشی ئەمەنەیە و ناشارینەوە ئێمە وتومانە کۆمەڵی ئیسلامی پێویستە بە فۆرمێکی نوێ لەگەڵ بەخایە دانیشتوان بکرێت. کۆبوونەوەی حەزبە کوردستانیەکان لە کەرکووک لە کاتێکدایە هاوڵاتیانی ناوچەکانی دەرەوەی دارەی هەرێم لەو حزبانە بە تایبەتی پارتی و یەکێتی و حزبەکانی ڕیفراندۆم بێزارن. پێشیان وایە شکستی گەورەی کورد ئەوان لێی بەرپرسن و دەبێت داوای لێبوردن لە میلەت بکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.